بەڵە بێگومان لە هەر گەشتێکی هەواڵەکانی ئەمڕۆ ئێمە زۆر زیاتر جەختمان خستۆتاوە سەر ئەو ڕووداوە گرنگەی کە لە دووبەی ڕوئەدات بۆ کاریگەریەکانی گرنگی کەش و هەوا و ئەو مەترسێکە لەسەر گۆی زەوی هەیە. دیسانەوە میوانێکی دیکەمان هەیە کە سەبارەت بە هەمان بابەت گفتوگۆی لەگەڵەکەین، ئەویش دکتۆر ڕێبەر مزوری شارەزای بواری ژینگە و کەش و هەوا لەگەڵمان بەشدارە. بەخێر هاتی دکتۆر. سپاس بۆ جەنابەت. بەستنی لووتکەی گۆڕانکاری کەش و هەوا لەسەر ئاستی باڵا ئەتوانێت چ کاریگەریەکی لەسەر گۆڕانی کەش و هەوا هەبێت؟ بێگومان هەر لە سەرەتای ساڵی هەفتەکانەوە تاکو ئێستا لە جیهاندا ساڵانە لووتکەی گۆڕانکاری کەش و هەوا دەبەسترێن هەر ساڵی لە وڵاتێک لە کوتای هەر ساڵی توانی بڵێن لە ساڵی 90ەکان هەتا ئێستا بەردەوامە باسی هەموو ئەو گۆڕانکاریانە دەکەن کە لە گووی زەوی ڕوویداوە بە تەواوی لە هەموو شوێنەکان. پێشتر بابەتەکە وەکو پێشکەشکردنی ریسێرج و توێژینەوە بەو شێوە باز دەکرا. پاشان لە ساڵی 2015 شێوازی ئەم لووتکانە گۆڕە شێوازێکی سیاسی وەرگرت. ئەوە لە ساڵی 2015 لە وڵاتی پاریس بە بەشداری سەرۆکی وڵاتانی جیهان زیاتر لە 150 وڵات کە بەشداریان کرد دەتانی بڵێن ترێندی گۆڕانکاریەکانی کەش و هەوا بەلایەکی ترەوە ڕۆی بەلای سیاستەوە ڕۆی کە بۆ ئەوەی پێکەوە کار بکەن و باز بکەن و هەروەها بجەیەک تەرخان بکەن بوو کەمکردنەوەی زەرەر و زیانەکانی گۆڕانکاری کەش و هەوا لە جیهاندا و بە تایبەتی لە وڵاتانەی کەوا زۆر کاریگەریان تێدەکات. بەڵێ باش کاتە بەشداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە لووتکەیەکی بەم شێوە گەورەیە کە ئێستا بە ئاقارێکی سیاسیش باست کرد دەڕوات دەتوانێت چ سوودێک بگەێنێت؟ بێگومان ئەمە زۆر گرنگ بوو کاتێک کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم و هەروەها سەرۆکی هەرێم هەردووکیان لە پاڵ سەرۆک وەزیران و سەرۆکانی وڵاتانی جیهان بە دەرکەتن. ئەمە کاریگەری لە ڕووی سیاسیەوە کاریگەریەکی زۆر باشی هەیە بوو لەسەر پێگەی هەرێمی کوردستان و لە ڕووی گۆڕانکاریەکانی کەشەوە ئێمە وەکو کوردستان بەشێکین لە عێراق یەکێکە لە خراپترین وڵاتانی جیهان کە بە شێوەیەکی زۆر خراپ تووشی گۆڕانکاریەکانی کەش و هەوا بووە بە زیادبوونی ڕوبەری بە بیابان بوون و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمکردنەوەی ئاوی ڕووبارەکان و کەمکردنەوەی و هەروەها دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی. بێگومان ئەمانە کاریگەری خۆی دەبێت کە لە میانە ئەو کوبوونەوانە کە دەیان بێت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی پەیامەکە بە باشتر بگەینن و هەروە پەیامەکە بێگومان لەسەر ئاستێکی باڵاتر دەگەیەندرێت. بێگومان ئامادەبوونی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت من دڵنیام کاریگەری ڕاستەخۆ دەبێت لەسەر ئەوەکە لەسەر کۆنگرێکە. بەڵێ باش چۆن دەتوانرێت بەکاری بە کۆمەڵ ئەو مەترسیانە کەم بکرێتەوە؟ کەمکردنەوەی مەترسیەکان بەداخەوە یعنی عێراق لە حاڵەتێکی زۆر خراپدایە. ئێمە بە چەند پرۆژەی بچووک ئێمە ناتوانین مەترسیەکە کەم بکەینەوە. ئێستا عێراق لە وەزعێکدا کە پێویستە پرۆژەی ژینگەی زۆر گەورە دروست بکرێت. ئەم پرۆژە ژینگەیان زۆر گەورانە تاکو ئێستا هیچ پرۆژەیەکی ژینگەی گەورە لە عێراقدا بوونی نییە بەداخەوە. یعنی لە 20 ساڵ لە پاش ڕوخانی ڕژێمی سەددامەوە تاکو ئێستا و هەروە پێشتریش بێگومان هیچ پرۆژەیەکی ژینگەی گەورە لە عێراق بوونی نییە. دەتوانی بڵێن هێشتا هوشیاری ژینگەی لە هەرێمی کوردستان هێشتان باشترە لە عێراق، چون عێراق ئێستا لە حاڵەتێکی زۆر خراپدایە کە تەنانەت ڕێژەی دارچاندنیش لە عێراقدا زۆر کەمە بەداخەوە. یعنی هیچ شتێکی شانی باس نییە کە باز بکرێت لە عێراق بەرەنگاربوونەوەی کە بوو کەمکردنەوەی دەرهاوشتەکانی گۆڕانکاری کەش و هەوا. باشە دکتۆر لەلایەکەوە جەنابەت ئاماژە بۆکە کە هیچ پرۆژەیەک نییە کە یارمەتی کەش و هەوا بدات ئەو گۆڕانکاریە کە نەرێنیە ڕوو نەدات. لەلایەکی ترەوە شتێکیش هەیە لە بەرامبەر ئەوە مەترسیەکانیش زیاد دەکات. لەلایەکە پرۆژە نییە لەلایەک مەترسیەکانی شێرشێنێ. ئەو مەترسیانە چین کە زیاتر ئەبێ کۆمەڵگە نێودەوڵەتیەکان بێنێتە خۆ؟ مەترسیترین گازە ژەهراویەکان چین؟ چ بۆ سەر جیهان چ بۆ سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان ئەمە زۆر دیارە. ئەو وڵاتانەی کەوە زیاترین ڕێژەی گازی ژەهراوی دەردەدەن بۆ بەرگی هەوا بریتین لە وڵاتی چین، وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ هندستان هەروەها رووسیا
بەڵام بەداخەوە ئەگەر بێت و تەماشای تەواجدی ئەم چار وڵاتانە بکەن لەم لوتکەیە بوونیان زۆر لاوازە تەنانەت دوێنێک کە کۆمەڵی وڵاتێک کە بڕەپارەیەکیان تەرخان کرد پەیمانیاندا کە تەرخان بکەن بوو کەمکردنەوەی زیانەکانی کەش و هەوا زۆر بەداخەوە ئەمریکا تەنها بە 17 ملیۆن دلار بەشداری کرد لە کاتێکدا ئەمریکا دووەم وڵاتە لە تێکدانی کەش و هەوای گوی زەوی وڵاتی سین وڵاتی چاینا کە بە پلەی یەکەم دێ ساڵانە زیاتر لە 10 ملیۆن تۆن دوانوکسیدی کاربوون دەداتە ئەم بەرگە هەوایە بە $1 بەشداریان نەکرد کەواتە پەیامەکە دیارە وڵاتی سین وڵاتی ئەمریکا رووسیا کە بوونی نییە خۆیان لەم لوتکەیە دزیوەتەوە ئیتر توپەکەیان خستە ساحەی وڵاتەکانی تر بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بە 100 ملیۆن بەشداری کرد وڵاتی ئیمارات کە داوەتی لوتکەکە دەکا بە 100 ملیۆن بەشداری کرد بەریتانیا بە 75 ملیۆن بەشداری کرد یابان بە 10 ملیۆن بەشداری کرد بەڵام بەڕاستی جێی تێڕامانە کە تەماشا بکەی وڵاتێکی وەکو ئەمریکا چون دەی بە 17 ملیۆن بەشدار بکە یاخود وڵاتێکی وەکو سین هەر بەشداری نەکرد کەواتە لە ئێستادا 29% لەو گازە ژەهراویانێک کە دەدرێنە کە دەدرێنە بەرگی هەوا سین بەرپرسیارە هەروەها 17% ئەمریکا بەرپرسیارە هەروەها 5-6% رووسیا و هەندستان بەرپرسیارە ئەگەر وا بێت ئەی ئەمانە لە کوێن باشە دکتۆر ئەگەر وا بێت بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە ئەو لە گرنگیەکەی کەمەکاتەوە یاخودنا بوونی ئەم جۆرە کۆنفرانسانە گرنگە و دەبێت ساڵانە ببەسرێت و جۆرە هۆشیاریەک بدێت بۆ وڵاتانە بە تایبەتی وڵاتانێکە لە جیبیستن چونکە ئەوانە وڵاتانی پیشەسازین پرسیارێکی زۆر جوانە بێگومان لە دوێنێوە متابعی کۆنووسەکانیان دەکەم و متابعی درافتەکانیان دەکەم ئەم برە پارێکە دیار کرا لە کوتایی ئەوە کە باسییان کرد کە ئەم درافتیان بەڵاو کردەوە کە دەبینی وڵاتی ئەمریکا و هەروە چاینا لە ناو معادلەکە دانین ئەمە یەکێکە لەو هوکارەکان کەوا لوتکەکە بایەغێکی گرنگی ناوێت بەڕاستیەوە تەنها دەمینێتەوە وشارکردن وەکو وشارکردنێک کە وڵاتان وشار بن و هەروەها تاکو ئێستا بە زیرەکاتی وڵاتی ئیمارات نزیکەی 400 ملیۆن دلار گەرنتی کرایە کە دابین بکرێت بۆ ئەو وڵاتانێکەوە زۆرترین بەرکەوتە بوون بە گۆڕانکاریەکانی کەشەوە بێگومان عێراق یەکێکە لە خراپترین وڵاتەکان جا بزانی وەفدی عێراق و هەرێمی کوردستان چیان پێدەکرێت و دەتوانن چۆن قەناعەت بەوانە بینن و کە بتوانن شتێک وەربگرن بۆ ئەوەی هەر هیچ نەبێ هەندێک پرۆژەی ژینگەی لە کوردستان و عێراق هاتیتە سەر پرۆژەی ژینگەی با یەک هەنگاو دو هەنگاو بگەڕێنە دووە کەمێک لەوە بەرباستەوە کرد کە لە عێراق هیچ پرۆژێکی ژینگەی نییە باشە ئەگەر هاتوو بڕەپارێک بۆ عێراق و بۆ کوردستان دابین کرا کام یەک لە پرۆژەکان لە پێشینن بۆ هەرێمی کوردستان کە ئەنجامی بدات کە ڕێگری بکات لەو گۆڕانکاریە نەرینی کە لە کەشوهەواک یەکەم جار ئەگەر بە نسبەت عێراقەوە قسە بکەین پێش 2 مانگ بەغداد بووە پیسترین شاری عەرەبی و هەروەها بووە 13ەم پیسترین شاری جیهانی لە ڕێژەی دەردانی گازی دوانوکسیدی کاربوون و گازە ژەهراویەکان بۆ بەرگیەوە بە بوچۆنی من ئەگەر یەکەم پرۆژە بکرێت یەکەم پرۆژە کەمکردنەوەی دەرهەوشتنی گازەکانە بۆ بەرگیەوە واتە لەسەر مەعامل سنایەکانیش بکرێت و هەروەها مۆوەلیدەکان لە ناو شار یان بگوازرێنەوە یان کەم بکرێنەوە بەغداد شارێکە زیاتر لە 11 ملیۆن سیارەی تێدایە 11 ملیۆن سیارە لە کاتێکدا شارەکە وەکو پۆپولیشن و ڕێژەی دانیشتوان گەورە بوو بەڵام جادە و ڕێگاوبان و خانی ئەو شتانە هەمویان کاریگەریەکی وایان لەسەرەوەی کردێکە شارێکە ببێت یەکێک لە پیسترین شارەکان کەواتە بە بوچۆنی من یەکەم شت کار بکەم بۆ کەمکردنەوە دەرەوشتەکانی دوانوکسیدی کاربوون و گازە ژەهراویەکان بۆ بەرگی هەوا دووەم شت زیادکردنی ڕێژەی سەوزایی پرۆژەیەک هەبوو لە عێراق پێشتر یەکێک بوو لە پرۆژە گەورەکان تەرحیش کرا و ئیشیش لەسەر کرا و بزانم بودجەیەکیش لەبوو دانرا بەڵام بودجەکە تەواو بوو ساڵەکانیش تێپەڕین و تەنانەت یەک داریش نەچاندرا لە سەحرای غەربی بوو طبعا ئەمە چون ئەم پرۆژە ئەگەر جێبەجێ کراوە حتا کوردستانی سەلامەت دەبوو لەو کە لە هاویندا ئەو هەموو خۆڵبارینە و ئەو هەموو خۆڵبارینە کە لە جنوبەوە ڕوودەکە لە بۆ کوردستان دەمە بێژگەلەوەی کەەوە بەغدا و
مووسڵ ئەو شارانەکە لە هاویندا چەندین ڕۆژان هەیە کەەوە خۆڵ دەبارێت ئەمە لەبەر ئەوەی ئەو پرۆژە جێبەجێ نەکرا پاشان ئەگەر بینە سەر کوردستان بەخۆش حالیەوە لە کوردستان وشارکردنەوەیەکی باشتر هەیە بەڵام ئەگەر بڵێن ئایا ئەمە حاڵمان باشە نەخێر ئەمەش حاڵمان باش نییە زۆر بەداخەوە ئێستا بیابان بوون لە عێراقەوە بەرەو کوردستانەوە دێت ڕێژەی بڵێن خوێی لەناو خاکدا زیاد دەکا کام ناوچانە ئەوانی لە هەرێمی کوردستان ئەو بێگومان زیاتر ئەو ناوچانە کە دەکەونە بینی حکوومەتی عێراق و هەروەها حدودی بینی حکوومەتی کوردستان حکوومەتی ئەو ناوچانە بە شێوەیەکی زۆر خراپ بە تووشی بە بیابانبوونە چونکە ئێمە هۆکار چییە دکتۆر؟ هۆکارەکان زۆرن هۆکارەکان مەثەلەن کەمبوونەوەی بارانبارینە بە دەرەجەیەک بەڕاستی چون ئەمە ئەگەر هەر ساڵێک ڕێژەی بارانبارین لە 700 800 900 میلیمتر زیاتر بێت و بوومەوەی چەند ساڵێک بەردەوام بێت ئەم دەرهاوشتانە زۆر کەمتر دەبن بەڵام لەبەر کەمبوونەوەی بارانبارین و هەروەها بەرزبوونەوەی پلەی گەرما پاشان دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و گرنگترین شت خەڵکی ئەو شوێنانە شوێنەکانیان بەجێ دێڵن کە شوێنەکەت بەجێ هێش کوچت کرد بۆ شار کوچت کرد واتە حکوومەت هیچ کاریگەریان لەسەر ئەو ناوچوانە نەبێت و نەتوانن دەعمیان بکەن و بڵێن بمینێنەوە و مەشارێعی بڵێن کشت و کاڵی لەبوان بکەن و یارمەتیان بدەن ئەو ئیکۆیە تێکەچێ بەڵێ بێگومان تێک دەچێت ئێستا لە سەردەمی دەزانی ئێمە لە سەردەمی ژیری دەستکردان ئێستا ژیری دەستکرد دەتوانین لە هەموو بۆرێکەوە ئیش بکات لەگە مانگی دەستکرد کە ڕۆژانە ساڵانە هەفتانە سکانی زەوی دەکا بە سەتەلایت ئیمەج و هەروەها چاودێری هەر گۆڕانکاریەکی کەش و هەوا دەکات کە لە ماوەی هەفتەیەکدا یان ڕۆژێک یان تەنانەت چەند سەعاتێکدا ڕوویدەوە ئەمە حکوومەتی عێراق لە چین دەرەیە ئێستا ژیری دەستکرد لە پرۆژە کشتتوکاڵەکان ڕۆڵێکی زۆر باڵا دەبینێت بەڵام بەداخەوە لە عێراق و تەنانەت کوردستانیش بەداخەوە زۆر لاوازە لە بەکارهێنانی ئەم تەکنیکە بۆ ڕوبەڕووبوونەوەی دەرهاوشتەکانی گۆڕانکاری کەش و هەوا باشە بابزانین ڕۆڵی ناوەندە ئاکادمی و زانستەکانی هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەی کە تووشی کەش و هەوا ئەبێت چییە؟ بێگومان ئێمە لە زانکوی سەلاحەدین وەکو مامۆستای زانکو و هەم وەکو ئەکادیمیست بە توێژینەوە پەنجەمان خستوتە سەر یەکەیەکە لە کێشەکان بۆ نمونە بەندە و چەندین برادەری تر لە زانکو توێژینەمان هەیە بەردەستە لە گوگڵ باسی هەموو ئەو کێشانەمان کردیە کە ئێستا کوردستان و عێراق تووشی بووە لە بەرزبوونەوەی پلەیگەرمی لە تێکچوونی زەوی لە زیادبوونی ڕوبەری بە بیابانبوون بە بەکارهێنانی ژیری دەستکرد کە ئێستا ئێمە ئیشی لەسەر دەکەین و هەروەها لە زیادبوونی لە هوکارەکانی زیادبوونی ڕوودانی لافاو لە کوردستان و لە شاری هەولێر بە تایبەتی هەمووش بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای سەردەم بە بەکارهێنانی وێنەی ئاسمانی و هەروەها بە بەکارهێنانی سیستەمی کۆمپیوتەری بۆ ئەی بتوانین پەنجە بخەینە سەر کێشەکان ئیتر ئەمە دەمێنێتەوە حکوومەت کەوا بڵێن هەماهەنگیەکی باش لەگە ناوەندە ئەکادیمیەکان هەبێت بۆ ئەوەی پێکەوە کێشەکان کە بە توێژنەوە دیار دەکرێت بەڵام جیهاتی حل حکوومەتە باش ئەبێ حکوومەت پرۆژەکە وەرگێت و ئیش لەسەر هەماهەنگی چۆنە؟ هەماهەنگی هەیە بەشدار دەبین لە وەرکشۆپەکان بەشدار دەبین لە کۆنفرانسەکان توێژینەوەکانمان باز دەکەین بەڵام کێشەکە پرۆژەی ژینگەی دوو شتی هەیە یەک پرۆژەی دوورە مەودان بە شەو ڕۆژێک تو چاوەڕێ مەکە ڕێژەی سەوزای لە هەولێر لە 5 و 6 بیکەیە 16 و 17 ئەوە قەت چاوەڕێ مەکە ئەوە وەخت کاتی دەوێت دووەم شت بەجێت پرۆژەی ژینگەیی ئەو پرۆژانن کەەوە پارەیەکی زۆر باشیان دەوێت جار کاتێک کە تو پرۆژەیەک تەقدیم دەکەی بای چەند میلیۆن دلار بیت یان باز دەکەی کە دێ سەر بودجە و وەرگرتنی بودجە کێشە دروست دەبێت هەم لە ڕێکخراوەکان هەم حکوومەت لەگە حکوومەتی فیدرال ئیدی پرۆژە هەیە تاڕحیش کرایە و باز کرایە و گفتوگوش کرایە و بەڵام بەداخەوە نەچوتە پرۆژەی نەچوتە بواری جێبەجێکردن دکتۆر ئێستا ئەوەی کە دەبینی وڵاتانی کەنداو زۆر زیاتر لە وڵاتانی ڕۆژئاوا گرنگی بە گۆڕانکاری کەش و هەوا ئەدەن مرترسی زیاتر باسەکەن
وە تەنانەتەوە تا دەبینین لوتکێکی ئاوها لە دوبەی دەبەسرێت هۆکار چییە بۆچی وڵاتانی کەندا و ئەو نەکەوتونەتە خۆ مەترسی زیاتر لەسەر ئەوانە هۆکار وڵاتانی کەندا و لە خۆشگوزارانێکی تەواودان نە کێشەی مادیان هەیە نە کێشەی ئەوان هەیە بەڵام شانسیان کەوتوتنە شوێنێک لە دنیا چۆن گۆڕانکاری کەش و هەوا لە هەر وڵاتێک بە شێوەیەک باجێکی دەداتەوە لە هەندێک شوێن بە بەرزبوونەوەی ئاو لە هەندێک شوێن بە هەبوونی لافا و لە هەندێک شوێن بە بارینی بارانی بەخۆر بەڵام وڵاتە عەرەبیەکان بە بەرزبوونەوەی پلەی گەرما باجێکی دەدەنەوە لەوانەش ئێمەش یەکێکین لە وڵاتانە لە مانگی هەشت پلەی گەرما لە هەولێر 50 تێپەڕی کرد لە چەند شارێک لە کوێت 55 تێپەڕی کرد وڵاتە عەرەبیەکان لەبەر ئەوەی پلەی گەرمیان زۆر بەرز دەبتەوە کەواتە ئەمان ناتوانن مانجی 7 و 8 و 9 ئەسڵەن لە وڵاتی خۆیان بمیننەوە بێگومان دیاریشە زۆربەی خەڵکی کەندا و مانگی 7 و 8 سەفەر دەکا لەبەر ئەوەی ئەوانە زۆر مصڕن لەسەر ئەوەی کە دەبێ پرۆژەی گەورە دابین بکرێت و بچتە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی دەرهاوێشتەکە یەکەم جار لەسەر وڵاتی کەندا کەم بگرێتەوە پاشان جیهان لەبەر ئەوەی ئیمارات بەڕاستی گرنگیەکی تەواو بەم سێکتەرە دەدات بەڵام لە ڕووی کەش و هەواشەوە وەزیان قەت باش نییە قەت وەزعیان ناڵێم لە عێراق خراپتر لە عێراق خراپتر نیە چونکە عێراقێکی لە خراپترین وڵاتەکانی جیهان بەڵام ئیمارات و قەتەر و سعودیە و کوێت و بەحرین هیچیان وەزعیان باش نییە باش دکتۆر ئێستا جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ژیری دەستکرد مانگە دەستکردەکان ئەمانە بۆ خۆشیان مەترسین بەڵام لە لایەکی ترەوە زانستە نوێەکان تەکنۆلۆژیا ئەو یارمەتی مرۆڤی داوە تەنانەت بارانی دەستکرد دروست بکات ئەمە تا چەندێک دەتوانێت ببێ بە ئەڵتەرناتیڤی ئەو بارانەی کە بۆ خۆی سروشت هەیەی جێگرەوەیە یارمەتی دەرە بێگومان بەڕاستی دەستکاریکردنی مەثەنەن شتێک کە دەکرێت بەو جۆرە کاریگەرە نەرێنەکان کەم بکرێتەوە بەبووچێنی من زۆر هاوڕانیم لەسەر ئەوەی بەڕاستی ینی بارانبارینێکی کە لە ئاسمانەوە دێ کە خوا بوو دەبارینی بە ڕێژەیەکی دیاریکراوە بە پلە و دەرەجەی دیاریکراوە لە شوێنێکە بوو شوێنێکی تر زۆر زەحمەتە ژیری دەستکرد لە چەندەیەی دابێتیشدا بتوانێت شتێکی لەم بابەتە بکات هەڵبەتە ئەگە بشکات یعنی کاریگەریەکەی بەڵام ژیری دەستکرد دەتوانێت لە پرۆژەکان کاریگەریان باشە بێت ژیری دەستکرد دەتوانێت ژیری دەستکرد بەکاربێنن بۆ بەکارهێنانی ئاو بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ لە بواری کشتتوکاڵ دەتوانن بەکاربێنن لە بواری پیشەسازی دەتوانن بەکاربێنن لە بواری کشتتوکاڵ ژیری دەستکرد پێت دەڵێت ئەم زەویە پێویستی بە 10 گالون ئاوە کاکی فەلاح پێویست ناکە 100 گالون ئاوی تێسەرف بکەیت ئەمە هەموو وشیارکردنەوەی هەموو زانستە پێت دەڵێت ئیتر ئەگەر گرنگی بەم لانە بدرێت زۆر باشتر لەوەی کەبیر بکرێتەوە لە بارانی دەستکرد و یاخود شتەکانی تر بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر ڕێبەر مزوری شارەزای بواری ژینگە و کەش و هەوا کە لەگەڵمان بوویت.